بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستان و بەڕێزان بە دیدارتان شاد بووینەوە لە پرۆگرامێکی نوێی خۆشەویستیدا. بە ئومێدی خوای پەروەردگار ئەم جارەش سوودێک بگەێنین بە خۆمان و بە ئێوەی بەڕێز بە تێکڕای مسلمانان. بابەتی ئەم جارەمان نامەی بەڕێزێکە کە وەکو خۆی نامەکە دەخوێنمەوە و پاشانیش قسە و گفتوگۆی لەبارەوە دەکەین. پرسیارەکە بەم شێوەیە: مامۆستای بەڕێز سڵاوی خوال لێبێت، من داوای ڕوونکردنەوەیەکتان لێ دەکەم سەبارەت بە مووقیفێکی دیاریکراو. مامۆستای گیان، من باوکم پیاوێکی هەتا بڵێ خواناس و مولتەزیمە و خاوەنی ئاستێکی بەرزی خوڕەوشتە لە هەموو ڕوویەکەوە. تەنها مووقیفێکی هەیە کە بەڕاستی دەترسم پێی گوناهبار بێ. زۆر جاریش بە تێڕوانینی خۆم بۆم ڕوون کردوێتەوە، بەڵام پێی وایە کارێکی گونجاو ئەنجام دەدات. کارەکەش ئەمەیە: ئێمە خۆمان خێزانێکی مولتەزیم و داپۆشراوین، و کاتێک میوانێکمان دێت کە کچە گەنجەکانیان داپۆشراونین، ئەوە باوکم پێی ناخۆشە و زۆر جار ئامۆژگاریان دەکات. بەڵام ئەم ئامۆژگاریانە چەند جار دووبارە دەبنەوە، لە هەمان کاتە دووبارە دەبنەوە لە هاتنەکانیاندا، و لە دانیشتنی بە کۆمەڵدا زۆر جار پێیان دەڵێت ئەوانیش ئەو قسانی باوکمیان پێ ناخۆشە و لە دڵی دەگرن. مامۆستا گیان، تکایە بۆ چوونی جەنابەت لەو بارەیەوە چییە؟ ئایا پێویستە ئەگەر جلو بەرگی میوان نەشیاو بوو بەو جۆرەی باوکم پێیان بڵێین، یان دەبێت بەرگیان بگرین وەکو حرمەتێک کە لە ماڵەکەماندان، و ئەوە نابێتە ئەرکی ئێمە کە بۆیان ڕاست بکەینەوە لە کاتێکە ئەوان خۆیان باوک و براو هاوسەر و وەلی ئەمری خۆیانیان هەیە. ئەمە نامەکە بوو کە وەکو خۆی بەبێ زیاد و کەم بەڕێزان خوێنمانەوە و پێویستە قسەی لەسەر بکەین. لە وەڵامدا دەڵێم وبیللهی تەوفیق. یەکەم سوپاس بۆ خوا، ئەلحەمدولیلا کە ئێوە بەڕێستان خێزانێکی مولتەزیمن، پابەندن بە ئاینی پڕبەرەکەتی ئیسلامەوە، ئاینێک کە ڕەحمەتە بۆ ئەو کەسەی کە پابەندە پێوەی، و ڕەحمەتە بۆ هەر کەسێکیش کە میوانی ئەو کەسە بێ یان دۆست و ئاشنا و هاوڕێی بێ. سوپاس بۆ خوا کە خێزانێکی مولتەزیم و پابەندن بە ئیسلام، و سوپاس بۆ خوا کە داپۆشراون بە بەرگی حەیا و حورمەت و باڵاپۆشی ئیسلامی. حەمد و سەنا بۆ خوا کە باوکێکی دیندار و ڕەوش بەرز و بە هەڵوێستان هەیە. باوکتان هەم وەکو خۆت باست کردووە، سوپاس بۆ خوا پابەندە بە بنەماکانی ئاینەوە، هەروەها لە ڕووی ڕەوشت و ئەخلاقەوە پیاوێکی ڕەوش پەسەندە، و لەگەڵ ئەوەشە دیندارێکی هەر بۆ خۆی نییە، کەسێکی بە هەڵوێستیشە لە کاتی بینینی شکاندنی سنوورەکانی خوای پەروەردگاردا. جەنابەت دەفەرمووی میوانمان دێ کچە گەنجەکانیان داپۆشراو نین، واتە کارێک کە 100% ناشەرعیە، واتە کارێک نییە لە مەزهەبێکی ئیسلامیدا شافعی بفەرمێ ئەمە وایە و ئەبوو حەنیفە ڕەیەکی تری هەبێ. بابەتی باڵاپۆشی ئافرەت، داپۆشراوی کچانمان لە تەمەنی باڵغبوون یان پێشترەوە هەتا کۆتایی تەمەن بەڕێزان بابەتێکە نەسسی ئاەتی قورئانی لەسەرە. دوو سوورەتی قورئانی پڕبەرەکەت و بەخشش باسی باڵاپۆشیمان بۆ دەکات. ئەمە تەنانەت فەرمودەی پێغەمبەریش نییە صلی الله عليه وسلم، نەسی کەلامی رب العالمین سبحانه وتعالى. هیچ مەجالێکی تێدا نییە کە ئافرەت دەبێ باڵاپۆش بێ. کە میوانێک هاتۆتە ماڵی جەنابتانەوە کە ئێوە خۆتان ماڵێکی مولتەزیم پابەند بە ئاینی ئیسلامن، وەک کچەکانتان داپۆشراون بە بەرگی باڵاپۆشی مسلمانانە، باوکت ئەبێ هەڵوێستی هەبێ، چونکە ئیسلامی ئێمە بەڕێزان هەر ئەوە نییە خۆت دینداربی بەڵام حەقی کەسن نەبێ. دینی پیرۆزی ئیسلام، دینی پڕبەرەکەتی ئیسلام، ڕەحمەتی ئیسلام ئەوەیە. پێمان دەڵێت تۆ وەکو ئاینەکانی تر نی، وەکو کۆمەڵە ئاینی تر، هەندێک تقوساتت هەبێ، عیباداتت هەبێ، و پاشان حەقی کەسن نەبێ. نەخێر، ئیسلامی ئێمە پێمان دەڵێ دەبێ خۆت بڕازێنیتەوە بە ڕەوشت و ئاکارە بەرز و پەسەندەکان، و خۆشت بپارێزی لە ڕەوشتە دزێ و خراپ و نامۆکان، ئەمجا پاشان فەرمان بکەی بە ڕەوشتە بەرزەکان
و ڕێگریش بکەیت لەو شتانەی کە خوا نەهی لێکردوون کە ڕێگری لێکردوون. لە سوورەتی ئالی عیمران ئاەتی 110 خوای پەروەردگار دەفەرمێ كنتم خير أمة أخرجت للناس تأمرون بالمعروف وتنهون عن المنكر وتؤمنون بالله. هەموو جار عەرزی جەنابتان دەکەم لە وتارەکانی جومعەشماندا و لە بەرنامەی خۆشەویستیشدا بەڕێزان دەڵێم کە قورئانتان خوێندەوە زۆر بە وردی بخوێننەوە. ئینسان کاتێک کە موسڵمانە یەکەم جار ئیمانی هەیە، یعنی بەبێ ئیمان تۆ ئەوەی ترت بەتاڵە. کەچی لەم ئاەتەدا بەڕێزان دیقەت بدەن، دەفەرمێ ئێوە باشترین ئومەتێکن بەم مەرجانە. یەکەم فەرمان دەکەن بە پەسند، معروف یعنی پەسند، شتێک خوا پەسندی بێ، عقل پەسندی بێ، کۆمەڵگای سەلیم پەسندی بێ، ڕەوشت و ئەخلاقی بەرز پەسندی بێ، ئەبێت تۆ هەم خۆت تێدا بێ هەم فەرمان بە خەڵکیش بکەیت کە خەڵکینە ئەم شتە پەسند و ڕەسەنەتان با تێدا بێ. ئەوە خاڵی یەکەم. وتەنهەون عن المنکر، خۆت بپارێزی لە ڕەوشتە دزێوەکان. منکر یعنی چی؟ یعنی نامۆیە بە شریعەت، بە شریعەتی پاشی ئیسلام، نامۆیە بە عقلی سەلیم، نامۆیە بە ڕەوشت و کولتوری نەتەوەکەی خۆت. ئێستا بەڕێزان ئەم سفوریەی کە ئافرەتانمان بەداخەوە دەستیان داوەتێ، تەنورەی کورت و پانتۆڵی تەسک و سەر و گردنی ڕوت و ئەوانە نامۆیە بە شریعەتی ئیسلامی، لە قورئانە جێی نابێتەوە. نامۆیە بە ڕێباز و کچەکانی پێغەمبەر خێزانەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم، نامۆیە بە کولتوری باب و باپیرانی خۆمان، دایاپیرەکانی ئێمە وەرە 100 ساڵ 50 ساڵ لەمەوبەر کێوج لە ڕوتانە هەبوو لە وڵاتی ئێمەدا. ئەوە بە کولتورمان، بە ئاینمان، بە ڕەسەنایەتیمان، بە نەتەوایەتیمان، بە نیشتیمانمان، بە هەمووی نامۆیە. ئەوە منکەڕە کە تۆ شتێکی ئاوت بینی نەدەبێت خۆت بیکەی و نەقبوڵیشی کەی بە خەڵکی چی بکەی، ئامۆژگاری بکەی، فەرمانی پێ بکەی، بڵێ ئەمە کارێکی ناڕەوایە، کارێکی ناپەسندە. ئەمجا دەفەرمێ وتؤمنون بالله، ئیمانیشیان هەیە بە الله سبحانه وتعالى، یعنی ئیمانەکەی دواخست. ئەمە چیمان پێ دەڵێ؟ ئەمە پێمان دەڵێ ئیمانێک بەخوا سبحانه وتعالى، ئیمانێک بە ئاینی ئیسلام و بە ڕۆژی قیامەت کاتێک بە کەڵک دێ کە تۆ خاوەن هەڵوێست بی، بۆی ئیمانەکەی دواخست. ئیمانێک بە کەڵک دێ کە تۆ هەڵوێستت هەبێ، قسەت هەبێ، کردداری جوانت هەبێ، نەسیحەتی خێرت هەبێ، خێرت بۆ خۆت کردووە با خەڵکیش هەیبێ، خۆت ئیمانداری با خەڵکی ژماندار بێ، خۆت لە ئاگری جەهەنەم دەپارێزی، ئەبێ هەڵوێستت هەبێ، خەڵکێکیش خەریکە دەکەوێتە ئاگرەوە، فەرمانەکانی پەروەردگار دەشکێنێ، نابێ بێ هەڵوێست بی. کەواتە باوکی جەنابەت ئەلحەمدولیلا ئیماندارێکی بە حەقە، چونکە خاوەن هەڵوێستە. بەڵامێکی تێ دەکەوێت. بەڵام بەڕێزان میوان چەند جۆرێکی هەیە. جۆری یەکەم لە میوانی یەک جار دێ و دەڕوە، میوانێکە بە هەر ئاستێک بێت، لە هەر پلەیەکا بێت، لە هەر بارێکی کۆمەڵایەتی داوێت، یەک جار میوانی تۆیە، بە کاروبارێک، بە سەردانێک، بە سیلێ ڕەحمێک، بە سەردانێکی نەخۆش یەک جار هاتۆتە ماڵی تۆ. کە هاتۆتە ماڵی تۆ سەیدەکەی ئافرەتانەکانیان، ئافرەتەکانێکیان لەگەڵن داپۆشراونین کە لە ئیسلامی ئێمەدا بەڕێزان ئەسڵ ئەوەیە میوانی پیاو بە یەکەوە دانیشێ، میوانی ژن بە یەکەوە دانیشێ، نابێ پیاو و ژنۆک و کوردەواری خۆمان هەمووی تێکەڵ بێ، ئەمان ناشەرعیە. بەڵام فەرەزنە ئەگەر شوێنەکە وا بچووک بوو یان کولتوری ئەو شوێنە زاڵ و بەداخەوە، کوڕ و کچێک، ژن و پیاو، میوان و خاوەن ماڵ بە ژن و بە پیاوە هەموو لە یەک کۆڵا لە یەک شوێنەدا دەنیشتن، ئەو کاتە سەیرەکەی ئافرەتەکان داپۆشراونین. خاوەن ماڵۆک و جەنابی باوکت ئەم میوانە یەک جار هاتووە، لەوە چێ جارێکی کەش نهاتەوە. بابەتەکەش ناتوانانی تۆ بۆ کارێک هاتوون، بۆ پێویستێک هاتوون، بۆ نمونە بۆ خوازبێنیەک هاتوون، تۆ ناکرێ یەکسە باسی حیجاب و باڵاپۆشیان بۆ بکەیت. ئەبێ باسی مەجلیسەکە هەوڵ بدەیت، باسی سوپاسی خوا، لوتفی خوا، کەرەمی خوا، حەمد و سەنای خوا، باسی ئەوانە بکرێەوە، ئەتە باسی خوای پەروەردگاری تێدا بکرێ. بەڵام ناکرێت ڕاستەوە خۆ پێیان بڵێ وەڵڵی ئەو ژلانەتان ناشەرعیە، جارێکی کە ئاوامێنەوە. ئەم میوان یەک جار هاتووە و تێپەڕیوە. دووەمیان خزم و کەسوکارن، ئەوانەی کە هاتوون بۆ ماڵیەوە خزم و کەسوکارن، باوکت پێ وەکو پیاوێکی بەتەمەن، وەکو دڵسۆز و خەمخۆریان بەهێمنی، بە زمانێکی شیرین، بە هاندان، بە دیاری بۆ کڕین، بڵێ هەر کەسێ وەڵڵاهی لە ئێوە کچەکانم باڵاپۆش بێت لە چ بکە وعد بێ من لەچکی بۆ دەکڕم، کام باڵاپۆشەی گران بەهایە من دەچم ئەوەی بۆ دەکڕم، دیاریتان بۆ دەکڕم، سەفرەتان پێ دەکەم، سەیرانتان پێ دەکەم، داوەتی من دەبن، دەیوەرن با بچینە پێشەوە، هانیان بدە. سێم ئەوانەی کە دێنە ماڵتانەوە ئافرەتانە بێگانن، دۆستن، دراوسێن، هاوپیشەن، ئەمانەش دوو جۆرن. جۆرێکیان دوور لە خوا و نوێژ ناکەن، یعنی هەر ئەسڵەن هەر ئەوەی ئیمانێکی کزیان هەیە، نوێژ ناکەن، ڕۆژ و ناگرن، هیچ پابەندێکیان نییە. ئێتۆ سەرەتا ئەمە هەر خوا ناناسێ، ئەمە هەر نوێژ ناکە،
جارێ بڵێ وەرە باسی لە چکو و خۆداپۆشینی بۆ بکەی ئەوە زۆر دوورە تۆ دەبێت یەکەم جار باسی خواناسی بۆ بکەیت باسی گەورەی خوا ئەوخوا چەند لوتفی هەیە بە سەرمانەوە ئەو هەموو بەخشانەی کە ناتوانین نەک بیان ژوێنین هەر بیریان لێ بکەینەوە باسی ئەمانەی بۆ بکەیت خۆشەویستی خوا لە دڵیا بچەسپێنی ئەمجا باسی پابندی بە نوێژیەوە بۆ بکەیت جا لە کاتی نوێژات تۆ بە سەر ڕوود نوێژ ناکەی ئاوەردەوە دە لەچکەکەت باس کرد ئەمجا لە کۆتاییدا باسی باڵاپۆشیەکەی دەکەیت ئەمە جۆرێکیان بەڵام جۆری دووەم کەسەکان کچەکان کە باڵاپۆژنین داپۆشراونین بەداخەوە ڕوتن نوێژ دەکەن ڕۆژوو دەگرن عمرەش دەکەن بەڵام بەداخەوە کە لە مزگەوت دەڕۆنە دەرەوە کە لە جومعە دەچنە دەرەوە جلەکانیان هەمووی ناشەرعیە لەم حاڵەتانەدا نابێت لە دانیشتنی بە کۆمەڵدا نابێت لەبەر چاوی جەماعەتدا بیان شکێنی بڵێ وەڵڵاهی بەڕاستی تووشی بێشەرعی بوون لەعنەتی خواتان لێبێ ئەمە خراپە چونکە ئێمە دووشتمان هەیە النەسیحە نەک الفەضیحە نصيحات ئامۆژگاری بە زمانی شیرین بە ڕووی خۆش بە دڵسۆزانە فەضیحەت ئەوەیە جەنابەت کەسێک دەبینی بێشەرعێکی تێدایە لەبەر چاوی مەدیسەکەیە پەنجەی بۆ درێژ دەکەی فڵان کەس واللهی ئەم کاری کە تۆ دەیکەی بەر لەعنەتی خوا دەکەوی واللهی دڵنیام جێگات جەهەنەمە ئەو کابرای حیات برد ئەوە ئابڕوود برد ئەوە شکاندت ئەوە هەموو چاوەکان فۆکسیان دەچێتە سەر ئەو فەقیرە هەر نازانێت چی بکە ئەگەر نورێکی شتێدا بەدەی کوژێنیەوە بەڵام نەسیحەت وانە نەسیحەت جێی دەکەیەوە بە تەنها لە پەنهانیدا یان بۆی هاوپێش دەکەی لە ناواخنی قسەکان تا ئاماژە بەوە دەکەی ئەم جلانە ناشەرعین بەبێ ئەوەی ڕاستە و خۆ پەنجە بۆ کەسێک درێژکەی بۆی مەبەستم تۆیە بەڵکو لە ڕێگ ئەنجە ئێوە جەنابتان ئێستاەوەی وەکو کچەکانی ئەو پیاوە بە ڕێزەکە دڵی باوکم خۆزگەوای نەکردایە ئەم کارە کاری ئێوەیە ئێوە باوکت لە ڕێی ئێوەی کچەکانەوە ئەم ئامۆژگاریە بگەێنێ باشە ها کەس گوێ لە کەس زیاتر ڕادەگرێ لەگەڵ ئێوە زیاتر هەڵسو کەوتیان هەیە لەوە چی نیم ساعت لە مەجلیسی پیاوەکاندا دانیشن ئەگەوش بۆ خۆی ناشەرعیە بەڵام دوای دەچنە مەطبەخەوە ئەچنە ژووری نووسنەوە ئەچنە هۆڵەوە بە یەکەوە دادەنیشن ئێوەی کچەکان کە الحەمدولله خۆتان خێزانێکی مولتەزیمن خۆتان باڵاپۆشن بە جلوبەرگی ئیسلامی ئێوە ئامۆژگاریان بکەن یەکەم بە شێوەیە قسەیان بۆ بکەن دڵیان بجوڵێنن هەست و سۆزیان بجوڵێنن بڵێن وەڵڵاهی باوکمان ئێوەی زۆر زۆر خۆش دەوێ دەڵێ ئەو کچانە کە هاتوشۆی ماڵمان دەکەن وەڵڵاهی کچەکانم بە ئەندازەی ئێوە خۆشم دەون با باوکیشتان لە مەجلیس دامەت حیان بکە بە باوکیشتان بڵێ باوکە لە زیاتی ئەوان ڕاستە و خۆ هەموویشە هەموو جار باسی باڵاپۆشیان بۆ بکەی باوکە جامەت حیان بکە جار پێیان بڵێ وەڵڵاهی دانیشتوانی ئەم مەجلیسە با لەخوا غافڵ نەبین بەخوا هەمومان خاوەنی کەم و کوڕین ها بەخۆشمانەوە هەمومان خاوەنی کەم و کوڕین ئافرین بۆ ئەو کەسەی زیاتر خوا لە خۆی ڕازی دەکات باوکت کە وەکو سەرۆکی مەجلیسەکە وەکو ڕیشسپی ماڵەکە وەکو گەورەیەکە هەموو ڕێزی لێ دەکەن ئاوا بڵێ ڕەحمەتی خواتان لێبێ با لەخوا غافڵ نەبین بەخوا بە منەوە بە ئێوەوە بە کچە کوڕە گەنجەکانمانەوە هەر یەکەمان کەم و کوڕیمان هەیە بەرامبەر بەخوای گەورە بەڵام ئافرین بۆ ئەو کەسەی کە بەخۆی دادەچێتەوە لە منەوە بۆ ئێوە هەر کەسە ئەلەبی و بالإشارة یەفهمو ئینسانی ژیر بە یەک ئاماژە تێدەگات کچەکان تێدەگەن کە باوکت مەبەستی ئەوانە و مەبەستی خۆشێتی هەر یەکە کەم و کوڕێکمان هەیە بەرامبەر بە ذاتی خۆی پەروەردگار سبحانه وتعالى ئەمجا نصیحەتیان بکە پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک کە بە کەسێکی دەگوت فڵان کار پێ یەکەم جا مەدحی دەکرد فەرمووی نعم الرجل عبد الله لو كان يصلي بالليل کوڕی وەکو ئەم کاکە عەبدوڵڵایە قەت پیاوی وا چاکم نەدیوە خۆزگەشت ئەگەر کاتە شەو نوێژی بکردایە ئەها ڕەخنەی لێگر گەنجێکی وەکو تۆ شەوگارێکی درێژ حەیف نییە هەر لە ناو جێگاوی شەو نوێژ نەکەی ئەو پلە گەورە لەدەستچێ بەڵام یەکەم جا مەدحی کرد نعم الرجل عەبدوڵڵاه کاکەی ئاوا چاکم هەر نەدیوە ئاوا ڕەوش بەرز و دیندار و ڕووخۆش و دەم بە خەندە و بۆ دایک و باوک چاک و لەگەڵ خەڵکا دەست و داوێن پاک بەڵام خۆزگە شەو نوێژەکەشی دەکرد ئاوا باوکیشت هاوپێچیکە بەخوا ئەم کچانم هەر بەرەکەتن لە هەر ماڵەکە بن بەرەکەتن شوو بە هەر کەسێ بکەن ئینشەڵڵا دەحەسێتەوە ئێوە دایکێکی میهرەبان دەبن لە داهاتوودا ئەوا دوعای خێریان بۆ بکە خۆزدە بە قسەی مامی خۆتان دەکرد ئەم لەچکەشتان بەسەرەوە دەبوو ئەوەندەی تر جوان دەبوون ئاوا چاو لێ قسەکەت چەند شیرین دەبێ بەڵام ئێوە باسی بکەن بڵێن باوە گیان بەڕاستی ئەوان پێ بڵێەوە لە پشتی شەوڵم باوکم ئێوەی زۆر خۆش دەوێت زۆر مەدحتان دەکات ئێوەی کچەکان زیاتر هەڵسو کەوتیان لەگەڵا بکەن باسی باڵاپۆشیان بکەن هانیان بدەن گوێ لە وتارەکانی حیجاب بگرن یعنی چەندین مامۆستا هەیە و ئێمەش وەکو فەزلی خوای پەروەردگار زنجیرە پاسمان هەیە لەسەر باڵاپۆشی و بە هەزاران خەڵک بە سەدان خەڵک بگرە بە هەزار کەس جار هەبووە چوار زنجیرەی حیجابم هەبووە خەڵک ئەوەندە پەیوەندی کردوێتەوە کە بڕیاری باڵاپۆشیان داوە
بە زمانێکی شیرین تەشیریشمان بە کەس نەکردو گوێ لەو سیدیانە بگرن لەو وتارانە لە یوتیوب بۆی بگەڕن کە باسی حیجابە کتێبیان بدەنێ نامید کە کتێب یەکەم جار لەسەر خواناسی لەسەر خۆشەویستی خوا لەسەر ڕەوشتە بەرزەکانی موسڵمانانە پاشان لەسەر باڵاپۆشی ئەو هەموو کتێب بۆمان هەیە ئەو هەموو نامیلکە جوانەمان هەیە ملەوەن تەبعی جوان باسی باڵاپۆشی ئافرەتی موسڵمان دەکا هاندان لابردنی بربەستەکان قەنەعەتیان پێ دەکا یعنی هەر جارە لە وەکو دیاریەک بە ناوێکەوە لە مناسبەیەکە کتێبێکی ئەویان بدەنێ ئێوە کچەکان دەوری کاریگەرتان دەبێت ئەو کاری باوکت دەیکا بەڕێزان خوشکەکانم نیشانەی پیاوی ئیماندارە بەڵام نابێ بگاتە ڕادەیەک لە قسەکانی نیگەران بن چونکە یەکێ لە مەرجەکانی فەرمانکار بە چاکە و ڕێگریکار لە خراپە ئەوەیە خۆی خۆشەویست بکات لە دڵی ئامۆژگاری کراودا بۆ ئەوەی تامەزرۆی ئامۆژگاریەکانی بن نەک بێزار بن لێ یعنی تۆ ئامۆژگاری کەسێک دەکەی یەکەم جا دەبێ وای لێ بکەی خۆشی بوی ئەگەر لێت بێزار بێ حل لە قسەکانیشت بێزارە نەسیحەتە خێرەکانیشت دووەرناگرێت پێشەوەی بچینە ناوبڕێکی کورد ئەم بەسەرهاتتان عرض دەکەم کە واقعە ئێستا ناوی کتێبەکەشتان پێ دەڵێم بەڵگەیە لەسەر ئەوەی فەرمانکردن بە چاکە نەهیکردن لە خراپە بە کەسێک وەکو ئەم خوشکانە بڵێ جلەکانتان شەرعی نییە فەرمانی خوا و پێغەمبەرتان صلی الله علیه وسلم شکاندووە دەتوانی بە دوو شێواز دەری ببڕی شێوازێکیان نەفرەت لێکراوە کابرا بە گشتا دێتەوە کچەکە بە گشتا دێتەوە شێوازێکیان دوعای خێرت بۆ دەکا و قبوڵیشی دەکات کتێبێک هەیە زۆر بە نرخە بە ناوی ئیستەمتع بحیاتیکە استمتع بحياتك دكتور محمد عبد الرحمن العريفي مامۆستای زانکۆ وتارخوێنی مزگەوت لە نووسیوێتی لە لاپەڕەی سێنزەی دەقە عەرەبیەکەدا ئەم کتێبە خۆشبەختانە لە کتێبخانەی کوردیدا کراوە بە کوردی بە ناوی بەختەوەر بژی مافنەس و نووسەر هێمن محەممەد علی کردوێتی بە کوردی لە لاپەڕەی حەفدەی کوردیەکەدا سێنزەی عەرەبیەکە استمتع بحياتك بەختەوەر بژی لاپەڕە حەفدەی کوردیەکەی مامۆستا دکتۆر محەممەد عەبدوڕەحمان العەریفی دەڵێ هاوڕێیەکم هەبوو کاکە عەبدوڵڵای ناوبوو کاک عەبدوڵڵا گەنجێک بوو زۆر پابەند بە ئیسلامەوە زۆر دڵگەرم زۆر خوێنگەرم وەکو باوکت خاوەن هەڵوێست هەر بێ شەریعێکی ببینە ئەمری پێ دەکرد بەڵام وریا و لێزان نەبوو ڕۆژێک عەبدوڵڵا لە ماڵەوە دەردەچێ دیارە باسی جنوب دەکا باسی عەرەبستان دەکا دکتۆر محەممەد عەبدوڕەحمان العەریفی ئەڵێ ئەو کاکە عەبدوڵڵا بەلای کابرایەکە دەڕۆ لەسەر دارخورمای خەریکی لێکردنەوەی متر بەکردنی خورماکەیەتی تر کاری دارخورمایی دەکە لە باخەکەیدا بانگی عەسریشی داوە ئەمیش هەنگاوەکان خێرا دەڕوا خوا بکەم فریای قامەتی نوێژ کەم و نوێژەکەدا نەبەستێ لەگەڵ ئیمامە فریای نوێژدا بەستن کەوم سونەتی پێش نوێژی عەسرەکەی لە ماڵەوە کردووە ئەڵێ بە کابرا دەڵێ کاکە وەرە خوارەوە بەبێ سەلام و کەلام وەرە خوارەوە نوێژی عەسرەکە دوان نزیق قامەتە و نوێژەکەت دەفەوتێ جەماعەتەکەت دەفەوتێ کابراش بە زمانێکی شیرین دەڵێ باشە براکەم ئەڵێ باشەی چی هەر یەکسە وەرە خوارەوە ئەو نابینی وا قامەت کرا کابراش لە برا وا دێم کوڕە دەڵێ هەی دوو لە ڕووی جەنابتان هەی گوێ درێژ سیل یا حیمار پەلە بکە هەی گوێ درێژ بۆ دنیا ئەوەندە لەو بەرزیەوە خەریکە دەکەوێتە خوارەوە بۆ دنیا بۆ پێشوێک خورما ئەوەندە دڵسۆزی بۆ خەوی نوێژەکەن نییە زۆر بە تووڕێیەوە پێی دەڵێ مە بە حسابی خۆی ئامۆژگاری کردووە کابرا دەڵێ هەری بۆم بوەستە ئێستا پێدەسەلمێنم من کەرمیان تۆ شورکی دارخورمایەک دەبڕێ و بە پەلە دێتە خوارەوە کابرا دەزانە کەتنی کردووە کوڕە گەنجەکە عەبدوڵڵا خێرا عەباکەی بەسەر خۆیان دەدا عەگالەکەی بەسەر خۆیان دەدا و بە پەلە بۆی دەرەچێ و ڕادەکات لە مزگەوت تا خۆی لە سەفی جەماعەت دەکا کابراش کە دێتە خوارەوە تازە لە ڕقانە هەر ناچێ بۆ مزگەوت دەڕاتە ماڵەوە نوێژەکەی دەکا و ئیسراحەتێک دەکا و نان دەخوا و دێتەوە هەمان کوڕی گەنج بۆ نوێژی عەسر ڕێگاکەشی بەوێدایە بە ڕێگایەکی تر ئەچێتەوە ماڵەوە دێتەوە ئەم جارە شێوازی خۆی دەگۆڕێ دەڵێ ئەسسەلام عەلەیکوم سڵاوی خوا لێبێ خاوەن بە کاکەی جانە حاڵت چۆنە ویش دەڵێ سڵاوی خوا لە جەنابەت بێ یاخوا بەخێر بێ ئەڵێ موژدەی خێرم دەیە باخی خورمای ئەم ساڵمان چۆنە دەڵێ سوپاس بۆ خوا عایبی نییە الحەمدوللا شکر زۆر پڕبەرهەمە دەڵێ یا ڕەبی لە خوا بەزیاد بێ یاخوا باخەکەت پڕبەرهەم بێ یا ڕەبی خوای ئەم ماندووبوونەت هەمووی ئەجری قیامەتت بێ تۆ لە پێناوی ماڵ و مناڵا ڕەنج دەدەی دڵنیا بەخوا هەمووت بە چاکۆ بە عیبادەت بۆ دەنووسێ یاخوا لەش ساغ بێ هەمیشە تەندروست باش بی باخەکەت هەروە گەش و ڕازاوە بێ بەڵام وا بزانم جەنابەت مەشغوڵ بووی گوێت لە بانگی عەسر نەبوو بانگی داوە وا نزیق قامەتە بۆ تەشریف نایانێ خوارەوە ئاوێکی سارد بخۆی ئیسراحەتێک بکەی بچین بە یەکەوە جەماعەتەکەمان بکەین و دوایی بە لەشی ساغەوە بڕۆی خەریکی کارەکەت بی تەواوی بکەی کابرا زۆر دڵی خۆش دەبێت ئەو هەموو دوعا خێرە ئەم زمانە شیرینە یەکسەر دێتە خوارەوە چاکچۆنێکی گەرمی لەگەڵا دەکات دڵ برام یەخوا ماڵ داوە و فەرمو با بڕین نوێژەکەمان بکەین هەندێک خورمای تەڕ و توازە جوانی شێداتێ و پەرداخە ئاوی سادیشی بۆ دێنێ و بە یەکەوە دەڕۆن لە ڕێگا بۆی باز دەکات دەڵێ
تۆ لە خێزانێکی باش پەروەردەکراوی موسڵمانێکی زۆر ڕێک و پێک و زمان شیرینی تۆ ڕەحمەتی پێغەمبەرت صلی الله علیه وسلم پێیە بەڵام کوڕە بەڵا دەبارێ ئەڵە چۆن ئەڵێ نیوەڕۆل کەسێکم لێ پەیدا بوو هەر داخی ئەوە یەک جار بیدۆزمەوە بەس بم دۆزیایەوە پێم بوو تا داخۆم من گوێ درێژمیان ئەو وەڵی سەریم پان دەکردەوە نازانەوە هەر کاک عەبدوڵڵای نیوەڕۆیە بەڵام ئەم شێوازە لەکوێ و ئەو شێوازە لەکوێ هەردووکیان یەک بابەتە هەردووکیان بە کابرایەکی و تۆ کە مەشغوڵی کاروباری دنیاە وەرە نوێژەکەمان بە جەماعەت بکەین بەڵام شێوازی یەکەم چۆن دڵی کابرای ڕەنجان لە داخی ئەو هەر نەچوو بۆ مزگەوت لە داخەوە چوو لە ماڵەوە نوێژەکەی کرد ئەگەر زۆر بە ئیمان نەبووە هەر نەیدەکرد شێوازی دووەم دوعای خێر لەفزی شیرین کابراش هات گەلە مەمنونیشی بوو ئیشەکەشی بەجێهێشت لەگەڵیشیا چوو بۆ مزگەوت و زۆر ستایشی هەڵوێستی خۆی و خێزانەکەشی کرد کە تۆ لە ماڵێکی جوانە پەروەردەکراوی بەڕێزان ئەمە نەسیحەتە ئەمە فەرمانکردن بە چاکەیە هەر یەکێک لە ئێمە کە ناشەرعی دەبینین نابێت دەنگ بەرزکەینەوە و هات و هاوار و هەی بە لەعنەت بی و هەی لەعنەتی خوال دەوێ و پەنجەی بۆ ڕاکێشی و باسی بکەی و ناوی بزڕێنی نا ئاوا بەم شێوازەی دووەمیان کە کابرا بانگی کرد و کارەکەشی پێکرد و خێرەکەش دەستی هەردووکیان کەوت و ئەوەی یەکەمیان نەفرەتی لێکرد ئێمە بەشیر و وەلا تونەفیر و هەمیشتە موشتە بەخش بن هەمیشە خەڵکی بانکەن پێی بڵێ ئەمە ناشەرعێ دەبێ هەڵوێستت هەبێ بەڵام چۆنی پێدەڵێ ئەمە لێزانینی دەوێ ئێمە بە شمشێر فەرمان بە چاکە و نەهی لە خراپە ناکەین بەڵکو بە حیکمەت ادعو إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة بەڕێزان بابەتەکەمان ماوێتی ناوبڕێکی زۆر کورتمان هەیە بەرنامەکەمان ڕاستەوخۆیە چاوەڕێی تەلەفۆنەکانی جەنابتانی ئینشاءالله پەیوەندیەکان وەرگرین و ئینشاءالله و بابەتەش کە ماوێتی لە دوای تەلەفۆنەکان بێ یان لە ناوەندا بێ ئینشاءالله قسەی زیاتر لەسەر فەرمانکردن بە چاکە و نەهیکردن لە خراپە دەدوێن ئینشاءالله. بسم الله الرحمن الرحیم دووبارە سڵاوی خوای پەروەردگارتان لێبێ بینەرانی زۆر بەڕێز و عزیز بەرنامەکەمان ڕاستەوخۆیە بەو دوو ژمارە تەلەفۆنەی کە لەسەر شاشەی کەناڵی دیمەن دەیبینن جەنابتان بەڕێستان دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن ئەو پرسیارانی کە لە ئاستی زانستی بەندەدا بوو بەویستی خوای پەروەردگار وڵامتان دەدەمەوە چاوەڕێی پەیوەندیەکانی جەنابتانین خوشکە کاڵێ لە سەیری پەیوەندیە فەرموو خوشکە کاڵێ السلام عليكم ورحمة الله عليكم السلام ورحمة الله دادا كاڵێ سپاس دەکەم خوا سەلامەتتان کات بسم سلامتي خوشکی بەڕێزم مصطفى السالف مال هي بەڵێ فەرموو كيف تخت مصطفى السالف كم أويا لزاج لزعوا أشياء آخر دەستنوێژ بەڵێن زاواکەتان مێردی خوشکەکەتە بالي بۆ دایکت جیاوازە و بۆ تۆ جیاوازە بالي لورا ما مستعجل هاسا جدي قال لك كيف كم لقى تمني لخد جولتي بيه حتى حصل صار لقى خد لخد جولتي بيه بنجاو بكي تەمەنی هاوسەگیری 17 ساڵ کوڕەکە گەورەتر بێ بەڵێ کوڕەکە گەورەتر بێ لە کچەکە ئینشاءالله قسەت بۆ دەکەم لەسەرەوە ئەڵێ مەسا پرسیارێ دیکەشم هەیە بەس لەبەر بینەرات بۆ دارت ئینشاءالله باشە خوشکە باشەکەم دەست و چاوی تۆش خۆش بێ ئینشاءالله وەڵامی پرسیارەکان دەدەمەوە یا ڕەبی خۆی گەورە بە دوعای ساڵحان بێ خۆی گەورە کارتان بۆ ئاسانکە بەڵێ ڕزگار لەسەر هێڵی تەلەفۆن بفەرموو السلام عليكم ورحمة الله وبركاته. عليكم السلام ورحمة الله كاك رزقار جان. السلام عليكم أستاذ شو بشار ما بو. برسياري كمان كاك رزقاري بريس. ما مثلا ما هيك شو ياري هب ياري مثلا بيقول خلاص بدأت قبل تجمينا كيف زاني. خالاتي بيجبين ياري. مثلا حديث عرب موبايل يقول مثلا قصد ويك مثلا من راس ذكم أستاذ حرام حلاله وانت عليه يا بله كوري دقيقة أو هدية بله بله وياكم شاري دم بله فرمو فرمان بري قوم الجم بله من ده مشروب ده مشروب بله من قدي ده كم من دير ده نعم بارم تمام بارم تو تشيا كي لقوم رجلي كمشروبك كده قوم رجلي يعني هو مشروب بله بله وای بله فرمان بری آخه تو کارەکە دەکەی تۆ چی سەرژمێری دەکەی تۆ وەسڵی بوو مثلا حس موظفه و بەیشەکەی خۆی هەڵاستێ بەڵێ کۆمەڵێک بە کۆمان قۆناغدا دەڕوە ئەوزادێتە لای من تەخمینم
بەڵێ یەکێکە وەربینە یەکێکە بەڵێ وایە بە هەموو کارەکان بەڵام هەر پڕیشکێکت بەر دەکەوێت لەو گومرگان بەڵێ بەڵێ ئەو پرسیارێکت گەیشت پرسیاری سێمت نان خواردن لە ماڵی مەشروب خۆر حرامە حەڵاڵە نان خواردن بەس ئەو مەشروب خۆرە مەشروب فرۆشە یان هەر مەشروب خۆرە چکە دووشتمان هەیە ئەی کار و کەسابەتی چییە وەنن جەناب دیارەکە دەچێ مای نان دەخۆی دەشی ناسی کاخی کاسپیەکەی عەرەقە یان کەسابەتی حەڵاڵ دەکا فەرمانبەری حکوومەتە تەواو بەڵێ 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 بەسەر چاو جواب دەدەمەوە یاری چوارەم ئاخیر مانای قورئان چییە؟ مانای قورئان چییە؟ بەڵێ بەسەر چاو ئەو مانایە لە چییە؟ بەڵێ سپاس دەکەم کاکە ڕزگاری گیان خۆی گەورە سەلامەتتان کە یاخوا خوا پاداش داتەوە کاک عوسمانی بەڕێز فەرموو براکەم السلام عليكم مامۆستا باش شکر عەلەیکم السەلام کاکە عوسمان گیان یاخوا سەلامەت بی قوربانتت مەمنونم مامۆستایەک پرسیار من خێزانم ڕۆژی پێش عارفە لە خەوی بە خوای گەورەوە بینیوە هاوای لەمە کردو عوسمان وەرەوە خوای ئەوە خوا پلانەکەت خەبەری بۆتەوە ئایا ئەمە ئەگەر بۆمان ڕوونکردەوە مەمنون دەبم خەون بە خواوە جاخۆ خوای بینیوە ینی مشتێکی بینیوە توێتی ئەوە خوایە من خوام بەڵێ بینێتی ئەمە خوای باڵا بەرزشی گەورە بۆ بەس دەموچاوی نەبینیوە لە پشتەوە بووە بەڵێ بەسەر چاو لەسەرەوە قسەت بۆ دەکەم ئینشاءڵڵا ڕێی زانان لەو بارەوە چییە کاکە عوسمانی گیان سەرچام عەزیزەکەی من سەرچام گیانی شیرنم خوا لەگەڵ دایکی محەممەد فەرموو خوشکە باشەکەم السلام عليكم. عەلەیکم السلام ورحمة الله دایکی محەممەد خوشکی من زۆر سپاس بۆ جەنابیشتان خوشکەکەم بەڵێ پرسیاری یەکەمت مامۆستا ئێمە پارەمان نامێنێت لە ماڵ هەر دەچیتە ئەوجی حەوشەوە پارەمان لە ماڵ نامێنێ ئەلێ زنی ئەیبەتی وە هەیە جندەی بات بەسەر چاو دووەم پرسیارت مستەمر خەو بە مارە ئەبینین لە ناو ماڵە چییەکە بینن؟ مارە بینم لە ناو ماڵ مستەمر هەر بە واقعیە بینن لە خەوتە؟ لا لە خەومە لە خەوتا مار دەبینی؟ بەڵێ ئەمزانی هەر لە واقعا هەموو مارە بینی بەسەر چاو دایکی محەممەد خوشکەکەم خەریک موبایلە دایش شەرمانە لەگەڵ ئەلم قورئان بخەنەباتی ئەو موبایلە بوو ڕەحبان نادوێنێ خەریک ئەو موبایلەیە والله برای بەڕێزی منە جەنابت بەڵام بەخوا موبایل من بۆ خۆم شکر نیمە و ئەوەش کە نەی بەستەری ڕەحەتە قسەشت بۆ دەکەم ئینشاڵڵا ئەوە خێزانێکی بەختەوەرن هاندان بۆ چاکە فەرمانکردن بە چاکە بابەتەکە تەوەرەکەمانەوە بۆ فەرمان بە چاکە و نەهی لە خراپە واجبی ژنومێر دە بەرامبەر بە یەکتر دەستەکان خۆش بێ خوشکە باشەکەم دایکی محەممەد خوشکە بە ڕێزەکەی من خوشکە ئارەزوو فەرموو السلام عليكم مامۆستا گیان عەلەیکم السلام ورحمة الله خوشکە باشەکەم مامۆستا گیان باشی دادەی بەڕێزم ئارەزوو خان سەلامت بنیاخوا مامۆستا گیان سەکرێ پێش ئێستا برایەکەم تەلاقی خوارد نەچێتە ماڵ براکەی ترم بەڵێ بوو بە دەنگە دەنگ لەو بینەیە باشە بەڵێ ئایا ئەگەر بچێت تەلاقێکەوێ من باسی تەلاقوانە جواب نادەم بەس ڕێنمایی دەکەم بە حرمەتی تەلەفۆنەکەی تۆ باشە دادا باشە سەد چاوان خوا لە ڕازیەوە خوشکەکەم سەد چاوانم خوا لەگەڵ بێخوا کاک شوانگیان فەرموو براکەم السلام عليكم عەلەیکم السلام ورحمة الله کاکە شوان فەرموو برا عەزیزەکەم کاکە شوان کاک شوان ئەگەر گوێبیستی دەنگی ئێمە بی فەرمی ئێمە لە خزمەتین برایانی کۆنتڕۆڵ دەبێت کاک شوان لەسەر خەت نەمابێ کاک شوان بوو لە دیارە پەیوەندەکە لای جەنابتەوە پچڕاوە گەتوانیت پەیوەندیمان پێوە بکەیەوە ئینشاڵڵا پەیوەندەکە دۆر دەگرینەوە باوکی محەممەد فەرموو چاوەکەم باوکی محەممەد فەرموو چاوەکەم باشی بە قوربانە بم کاکەم باوکی محەممەد کاکە محەممەدیش تەمەن پڕبارەکەت بێ سوپاس دەکەم سەلامەت بنیاخوا کاکە براکەم گیانی من
كورن بناو علي بڵێ کاکە ناو محەممەد بڵێ بەس نای خۆم ناڕم بۆ هەر کێشەمان نێک قوربان زۆر بەڕێزی زۆر ئاساییە ئێوەڵامی قسە لەگەڵ مامۆستایەکەم زەحمە نەبێ هەر ئێستا ڕاستەوە خۆم گوێم لێتە کاکی بەڕێزم باوکی محەممەد باوکی علی چ کەسێکی بەڵێ گوێبیستین براشی عەلەیکم السلام و ڕەحمەت الله عەزیزەکەم یەخوا سەلامت بن برای شیرینی من مامۆستاجان یەک تۆز تەلەڤیزۆنەکەت کەسکە باشتر لە یەک تێدەگەین لە موبایلەکەتەوە گوێ بگری براکەم مامۆستاجان بەڵێ گیان کێکم ماوە بەشوم بەڵێ دوو مناڵی هەیە بەڵێ ئەم کوڕی بڵین زاوەکەمان زۆر خراپ لەگەڵەیە هەنێجا لەو پێشتر زۆر عیبی نەبوو لەگەڵەیە ئێستا هەنێشتی ناوماڵی بۆ ناکڕێ جار وەقتی ناخۆشە گەلێجا دەنگە دروستە بێ لەگەڵیانە ئێتر بە کورت و مختصەرەکەی نالێ مافرەتی من دانیشێ بە دیارە جاروا تووشی کێشەشەبی لەگەڵەیە ئیتر ئایا نازەمەوە کارەکەی خۆیەتی دڵی پیشە لەو پێشتر عیبی نەبوو مەمنونی پێڵاوەکانی تۆ ماوەساجان ئێستاکانە کۆمەڵێ شتی هەیە هەر نازم دایشێتی خوشکێتی برایەتی کەسێتی لە کێ وڵین وای لەسا دوو خاوەنی دوو منداڵ بێن تقریبا 4-5 ساڵێکە بەیەکەوە 3-4 ساڵەکە بەیەکەوەن لە کێ وای لێ هاتووە ساڵێکە ئەمە بەستم دوای مناڵێک دوای دوو مناڵ ئەم جاوای لێ هات یەکەم جار عیبی نەبوو دووەم جاری بابەشت سێم جاری دەکەوتە مناڵ ئەمانەوەی تر وای لا وەرە حەدەمە و دەنگە دەنگکەی لەگەڵی من هەنێشتمان پێ عیبە ئایا منەوە ئافرەتەی لێفسەنمەوە گوناحبارە بم بەسەر چاو کاکە گیان باوکی محەممەدیان هەر ناوێک بێت گرفتێک نییە پامەکەت با بەنهێنی تر بگە بەسەر چاوی شەڵا قسەت بۆ دەکەم بەڵێ ماوەساجان فزمۆکارێکی تۆم هەیە لەم شەی بینێ تقریبا لەوانەیە هەفتەی ببێ نابێ هەفتە لەوانەیە نەبێ وتی لە خەڵما 3 نەفەری لەگەڵا بووە نەفەر بەخۆیە 3 نەفەرزی لای ئەم تەکەی مامە شێخەمەی لای باخی بەختیاری بەڵێ وتی لێ ڕۆژ وتی نازام خۆی ئەو کوڕێ بەفێقی نێرگەلەکەی پێ بووە بێزەبت بۆ خۆیان نازام چۆنی بووە وتی چوینە ئەویانە جامتای ڕەشم دۆزیەوە وتی جامتای زۆر گەورە بوو دی دەمانچەی تیا بوو پاری تیا بوو هەر هەمووی گەڵا بوو تیا بوو دی پارەکان هەمووی نەبڕا بوو هەمووی بەیەکەوە لە شەدە بۆ نوتی بەس نەبڕابوون بڵێن لێکیان کەنەوە هەمووی ئەوە بەیەکەوە و وەک جامتا دایانخستم لە ناوێ ڕایانخست وتی جادوای هێنامە ماڵەوە 3-4 جامتاشی مەکتەبی تیا بوو ئەمە نەم پێخۆش بوو دەمانچەی تیا بوو دەمانچە هەمووی ڕاستی تیا بوو ئەمە کچەکە دەوخەونەی بینیوە نە کوڕەکە کوڕەکەی خۆت بەڵێ بەڵێ ئینشاڵڵا بێتە مای خێر بۆتان بەئیزنی خوا لەسەرش قسەت بۆ دەکەم باشە کاکەی بەڕێزم خواگەدار بێ سەرچاو برای شیرینم دوا پەیوەندی بوو برایانی کۆنتڕۆڵ دەفەرمون دوا پەیوەندی بوو بۆی کەوا بابەتەکەشمان هێشتا تۆزێکی ماوە قسەی لەسەر بکەین فەرمان بە چاکە و ڕێگری لە خراپە ئەو کەسانی کە کەسێک خزمێک کەسێک دۆستێک هاوڕێیەکیان باڵاپۆش نییە ئینشاڵڵا لە کۆتایی بەرنامەکەداگە دەرفەرما هەندێک لەسەرەوەش قسەی تر دەکەین بەڵام پەیوەندیەکان داوای لێبوردن دەکەینەوەی کە لەسەر هێڵما بووە ناتوانین پەیوەندی تر وەرگین با کاتەکەمان بەش بکە پەیوەندی یەکەم خاتوکاڵی خوشکی بەڕێزم دەڵی دەستنوێژ لە زاوا دەشکێ زاوەکە بەنسبەت دایکتەوە نا ئێوە چەند کچێکن خوشکێکی جەنابەت کاڵێخان دراوە بە کوڕێک ئەم کوڕە تەنها دەستنوێژی لە دایکن ناشکێ بەڵام ئێوە کۆمەڵێک کچیترن لە ماڵەوە کاکەی زاواتان ڕاستەوەکو براتان وایە کە مێردی خوشکەکەتانە بەڵام دەستنوێژی لە هەمووتان دەشکێ نەوەڵان نابێت لەگەڵ زاواکەتان واتە لەگەڵ مێردی خوشکەکەت نابێت لە سارەیە کاکە کەسی ترتان لەگەڵا بنەبن دوو بە دوو بتبا بۆ بازار لە شوێنە بتێنێتەوە نابێت دەستت بەر دەستی کەوێت نابێت لە ژوورێکا بە تەنها بە یەکەوە بن وەکو هەر پیاوێکی بێگانە حیسابی بۆ دەکرێت بۆچی لەبەر ئەوەی تۆ حرامی کاتی یعنی دوو خوشک لە یەک کاتە نابنە خێزانی کەسێ بەڵام ئەگەرم خوشکەی تەڵاقداگەرم خوشکە وەفاتی کرد مرد خوشکەکەی تری پێدەشێ کەواتە وەکو هەر ئافرەتێکی بێگانە حیسابی لەگەڵا دەکرێت بەڵێ دەستنوێژی ئێوەی کچەکان لە ماڵەوە لە زاوەکەتان لە کاکی زاوال دەشکێ دانیشتن لەگەڵ یا حرامە تەوقەکردن لەگەڵ یا حرامە دوو بە دوو دانیشتن لە ژوورەکان لە سارەیەکا بەیەکەوە وەکو هەر کوڕێکی تری بێگانە حرامە بەڵام تەنها دەستنوێژی لە دایکتی بەڕێزتان ناشێکەوە کوڕی خۆی وایە هاوسەرگیری لەگەڵ کوڕێکا بکەی کە 17-18 ساڵ گەورەتر بێ
هاوسەرگیری لە بینی کوڕ و کچە لە کاتی هاوسەرگیریدا تەمەن نزیک بوون وەڵی شتێکی زۆر باشە. دەکرێت کوڕەکە یعنی بەنسبەت پیاوەوە دەکرێت 4 ساڵ تا 5 ساڵیش ئاساییە تا 6 ساڵیش، بەڵام 17-18 ساڵ بڕواتان هەبێت تەمەنێکی زۆرە، یعنی تەمەنێکی زۆر زۆرە، ناشکرێ بڵێ بەختەوەر نابن. مرۆڤ هەیە ماشاءڵڵا پێوەی دیار نییە، ینی تەمەنی زۆرە کە برا عمری 40 ساڵە کە چیاوە سێری دەکەی دەڵی لەوانەیە 25 ساڵ بێ، هەشە فەقیرە 30 ساڵە کە سێریەکەی وەزانی 50 ساڵە، ئەوەندەی مێنەتی دنیا چێشتەوە، ئەوەندەی خەبوو مەرا خواردو، ئەوەندە ماندوو بووە، هەیە هەر پیری زوو پێوە دەردەکەوێت، هەشە ماشاءڵڵا تەمەنی 40 ساڵە ئاوا لەگەڵ یاوی وەزانی کوڕێکی 25 ساڵە. ئەوە کەسەکان فەرق دەکەن لە کەسێکەوە بۆ کەسێک، بەڵام مانای ئەوەش نییە ئەم هاوسەرگیریە سەرکەوتوو نابێ. جار هەیەک ئافرەت هەیە زۆر لە پیاوەکەی بەتەمەنترە، من بینی من زۆر ژیانێکی خۆشبەختانە و ئەو پەڕی احترام و ڕێزیان هەیە، لەوانەیە کچەکە 10 ساڵ لە پیاوەکە گەورەتر بوو بێ، بڕوان پێ بکە ژیانێکی حتا بڵی مرتاح سەرکەوتویان هەیە. هەشە هەر یەک موالیدن کەچی بە یەکەوە سەرکەوتونین، بەڵام ئەگەر زانیت یعنی ئەگەر کچەکە زانی تەمەنی چۆتە پێشەوە، لەوە چێ کوڕێکی هاوتەمەنی خۆی نزیک تەمەنی خۆی تازە نایەتە خوازبێنی، بەڵام پیاوێک هەیە یان هاوسەرگیریەکی تری کردو، یان هاوسەری جیابەتەوە، یان هاوسەری مردووە، یان هێشتاویش وەکو کورداڵە گرەی بەختی نەکراوەتەوە هاوسەرگیری نەکردووە، مادەم دیندارە ڕەوش بەرزە و زۆر پێوەی دیار نییە، ینی خۆی نەڵێت تەمەنم ئەوەندەیە لەوە چێ پێوەی دیار نەبێ، ئینشاءڵڵا دەبێتە مای خێر، یعنی ئەوە گرفتێکی گەورە نییە. ئەگەر لێک نزیک بن باشترە، بەڵام ئەگەر کچەکە زانی یعنی چانسی شوکردنی لەم زروفەی ئێستادا لەگەڵ هاوتەمەنێکی نزیکی خۆیدا کەم بۆتەوە، زۆر کەم بۆتەوە، ئەوەیان باشترە، یعنی شوبە ئەویان کە مادام دینی هەیە، ئەخلاقی هەیە، ڕەوشتی بەرزە و ئینشاءڵڵا تێدا خۆشبەخت دەبێت. ئەوە یعنی لە کەسێکەوە بۆ کەسێک بابەتەکان فەرق دەکات. ومێدی بەختەوەری بۆ جەنابەت کاڵێخان و بۆ هەر کەسێکیشکە و بابەتی زەواجەی لە ڕێگادایە، یا ڕەبی خوای گەورە کار بۆ هەموو لایەکیان ئاسانکە. کاک ڕزگار باسی دوو پرسیاری یەکەمی باسی خەڵاتی بووی پێشببینی یاری، وەڵاهی باوەڕکەم بێ من ئەو بابەتەڕم بێ نەزانم دەقێکم لە بەر چاونێ، جار هەشتەکەم پێ بێمانایە لەگەڵ ڕێزی تایبەتیمدا، یعنی دووتی بیاری دەکەن تەلەڤیزۆنی دینداریشم بینیەوە، زۆر جار ڕادیۆ دەکەمەوە، ڕادیۆی دینیش هەیە، ئەوەندە گۆڵ بۆ ئەوەندە گۆڵ، من ناڵم حرامە، بەڵام پێم شتێکی بێمانایە، هیچ زانیاریەک نییە. وڵات بەرشەلۆنە ئەوەندە گۆڵ دەکا و ڕیال مەدرید بە ئەوەندە بۆ ئەوەندە باشە، بەس پێم بڵێ ئەمە حکمەتی چییە، ئەمە زانیاریەکەی چیە، ئەمە پێشبینیەکە چیە، چ زانیاریە کە هەتا خەڵاتی لەسەر وەربگری. من ناڵێم حرامە، ئەگە کەسێ بۆی دەرچوو وەریگر حرام نییە، بەڵام پێم شتێکی بێمانایە، قەت بەشداری ئەوانە مەکەن، 1000 تەلەفۆنی ئاوا هەبێ لێم بەشداری ناکەم، قەت بەشداری ئەوشتانش ناکەم، فڵان یاری چیش چی، یانەیەک لە ئەوروپا هەیە تەلەفۆنی کردووە من زۆر لە ڕادیۆکەمان لە کەناڵە دیندارەکانیشەوە کە گوێ دەگرم، ئەین دەمەوێت حەدیسێک شتێک گوێ لێ بگرم، وتارێک سەیرەکەی بەرنامەکە چۆتە سەر ئەوە، جاوە نازانێت تیپەکەش دەکوێ، ئەرێ دەڵە خاتونی بەڕێز تیپی چۆ یاریان دەکرد، هەر نازانێت ناوەکەی بڵێ وەڵا 3-2 بۆ فڵان شوێن، ئەوە خوشکەکەشم دەڵێ ئەوەشم بۆ بنووسن، جا بەشەوە خەڵاتی چوات بۆ دەرسی، جاوە تخواوکەی عیلمە، ئەوە کەی فەنە، لە هیچ شوێنێکی دنیا باوەڕ ناکەم شتانە باوی هەبێ، ئەوە پێی دەڵێن کەناڵێک کە کاتی زۆری هەیە، ئەی نازانە کاتی خۆی بە چ بکوژێت، جاخر زانست و زانیاری شتی علمی زۆر، دینداری زۆر، ئێمە خۆمان بۆ شتانەوە کار لە کەناڵەکەی خۆشمان لە کەناڵی دیمەنیشەکە شتان نازانێتیانە، ئەگە هەیبێ ئەوانە لابە، ئەو پێ دەڵێن بێکاری، و ئەو کەناڵانش کە خۆیان بە دیندار دەزانن و ئەو کەسانش خۆیان بە دیندار دەزانن، بە ڕۆشنبیر دەزانن تەداخلی ئەوانە نەکەن، بەڵام ئەگەر کەسی ئەو خەڵاتی بە دەرچوێوانە وەکو حرام والله ئەعلم، وەی زانستی من بێ بە حرامی نازانم، وا نازانم کە حرام بێت، چونکە کەسێک گرەوی نەکردو لەگەڵ کەسێکی ترە، لایەنی سێم کە پەیوەندی بە کەسەوە نییە خەڵاتی بۆ خۆی یاری کردو، بەڵام شتەکە بێمانایە، شتەکە بێسوودە. دووەم دڵی فەرمانبەری گومرگم، هەر گومرگ بۆ خۆی تێبینی لەسەرە، ئەمجا پارەی گومرگ لە مەشروبە حکومەت هەمووی گوناهبارە، هەموو دام و دەستگای حکومەت لەسەرێ بۆ خوارە مەشروب بێتە وڵاتی مسلمانانەی وڵاتی مسلمانانەوە لە سەرۆکە گەورەکەی وڵاتەوە، حتا کارمەندەکانی گومرگ، حتا و پۆلیسانی حیمایی دەکەن، هەتا و ساقانی کە دەیگوازنەوە هەموویان تێیدا گوناهبارن، بەڵام دیارە گوناهیش لە کەسێک بۆ کەسێک فەرق دەکات. کاکە ڕزگار بۆ نمونە کە فەرمانبەرێکە لەوە ئەچێ بژێوی ژیانەکەی تۆ لەسەر ئەوە بێ، لانی کەم ئەبێ بەدەست دەستی بگری،
ئێدارێت دەستی تۆ فەرمانبەرێکی بەدڵنیایە و گومرگەکەت پێڕا ناگیرێ من دڵنیام کاک ڕزگار دەسەڵاتیەوە هەبێ وەکو مسلمانە ناهێڵێک مەشروع بێتە وڵاتەکەیمە و عەرەق و موادە خراپ پیسانە عەرەق و ئەو شتانە لەگەڵ تریاکە هیچ فەرقێکی نییە خوا هەمووی وەکو یەک حرام کردووە حکومت چۆن دژایەتی موادی مخدر دەکات تیمی ئاسایشی بۆ داناوە دەبێت ئاواش دژایەتی عەرەق و بیرە و هەر نەوعێکی تر بکاش لێک کە خوا حرامی کرد هەمووی یەک حکمی هەیە هەمووی وەکو یەک ماڵوێرانکەرە هەموو ئەوانەی تریاکچێش و مادە هۆشبەرەکان دەخۆن هەمووی سەرەتا عەرەق خۆی بوون ئەوە شتێکی قاتعی و ڕوونە بەڵام کاکە ڕزگار تۆ لەوێدا فەرمانبەرێکی ئەوەی دەسەڵاتی تۆ هەیە بەدڵ نەفرەت لەم کارە بکەیت بەدڵ نەفرەت لە هێنانی عەرەق بکەی بۆ وڵاتی موسڵمان بەدڵ نەفرەت ئەوە بکەیت کە کاراسانی بۆ بکەی و گومرگی بۆ بکەی ئەوانە بکەی ئێتر ئەگەر بژێوی ژیانی جەنابەت کاکە ڕزگار لە شوێنێکی ترە پارەیەکی حەڵاڵ و پاک و پوختت دەستکەوت والله واز لەو گومرگە بێنە هەر گومرگ بۆ خۆی تێبینی لەسەرە بۆ حەڵاڵەکانیش تێبینی لەسەرە چونکە ڕاوڕوتە بێزگەلەوەی کە خەڵکی چکەش زۆر ناڕەحەت دەکرێت بێزگەلەوە هەموو واستە و ئاودیوکردنەی کە بەداخەوە هەمومان دەزانین چۆن دەکرێت ئەنجاوەرە بابەتەکە 100% حرام بێ ئەگەر ئیشێکی پاک و پوختت دەستکەوت من ناڵم ئەمڕۆ واز بێنە ماڵ و منداڵت لە برسان و لە احتیاجیا بەیانی هەڵت پێشن خێزانەکەشت هەڵتەکێ فتوای وات بۆ نادەم بەڵام بەقەتعی کاری عەرەق پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێن نەفرەتی خوا لە دە کەس کراوە هەر لەوەی کە دەیفرۆشێ لەوەی کە ئامادەی دەکا لەوەی کە کاتبە و دەینووسێ لەوەی کەوا حەماڵی تیا دەکا لەوەی کە بۆی دادەنێ لەوەی کەوا یارمەتی دەدا هەموویان وەکو یەک نەفرەتیان لێکراوە هەر یەکە بە جۆرێک بەڵام بەنێتی دڵت بەردەوام ناڕەحەت بە بەردەوام ئەستەغفیر الله بکە بەردەوام بڵێ یا ڕەبی خوا دەرگایەکی خێرم کەسابەتێکی حەڵاڵم لێ بکەیتەوە خوا لە شوێنێک ڕزگارم کەی کە گومانم لێ نانەکەم هەبێ پێغەمبەر صلی الله عليه وسلم روحم بقربانی بدەفەرمێ الإثم ما حاك في صدرك وكرهت أن يطلع عليه الناس ئەوەی ئیمانەکەی زیندوو بێ ئەوەی وجدانی زیندوو بێ حرام دوو نیشانە هەیە لە ناخی خۆتا حەز بە عەزاب دەکەی ما حەکە فی صدرك سنگت خەریکە ئاگر دەگرێ کە پارەکە وەردەگری بیری عەرەقکە و گومرگەکەت دەکەوێتەوە حەز بە ناڕەحەتی و قەلەقی دەکەی ئەو نیشانەیەوە حرام ئەو نانە دومیان پێت خۆشە خەڵک پێ نەزانێت وەکو موسڵمانێک ناڕەحەتی پێی حتا دەرگایەکی حەڵاڵ و کەسابەتێکی حەڵاڵ ئەگە پارەکەشی کەمتر بێ هەوڵی بۆ بدە بەڵام تا ئەو کاتە لەو شوێنەژبی خوای گەورە والله ئەعلەمە بەنێتی دڵەکان تۆ بەنێتی دڵ ئەبێ بەڕاستی نەفرەت لەو کارە بکەی فەبیقەلبیک لانی کەمەوە دەسەڵاتە بڵێ یا ڕەبی خوا دەرگای ڕەحمەتم لێ بکەیەوە خوایە خۆت ئاگاداری من بەم کارە ناڕازیم هیچ دەسەڵاتێکم نییە ئینا ئەمەم قبوڵ نەدەکرد ئەوەندەش دەسەڵاتی تۆیە لا يكلف الله نفسا إلا وسعها ئەگەر کار و کەسابەتێکی حەڵاڵ کە ئینشەڵڵا دەرگای ڕەحمەتی خوا و ڕزقی خوار دڵنیابن ئەوەندە فراوانە واللهی لەم شوێنە نەفرەتی لێ بکە لەوەی کە لە گومرگ بی و عەرەق بێ لەبەر چاوتا و پارە لێ وەرگیرێ و تۆش بەشێک بی لەو تاوانە والله دەرگای ڕزقی خوا دڵنیابە لێت دەکاتەوە تۆ بەدڵ ڕووی تێکە یەقینت هەبێ دەرگای ڕزقی خواوەندە فراوانە لەمێنە لەوێ هەوڵی بۆ بدە ئینشاءالله خۆ لەو شوێنە ڕزگارکە نان خواردن لە ماڵی عەرەقخۆر ئێمە دوو کەسمان هەیە عەرەق فرۆشمان هەیە کە نان لە خواردن لە ماڵیدا حرامە بە هەموو شێوێ عەرەق فرۆش چونکە داهاتەکەی لەسەر عەرەق و وێرانکردنی ماڵی خەڵکە لەسەر بەتاڵانبردنی عەقڵی گەنجولاوەکانی وڵاتمانە بەڵام کەسێک گوناهبارە واتە تاوانکار نیە عەرەق مەشروب بفرۆشێ خۆی عەرەقخۆرە گوناهبارە بەڵام ئەو پارەی کە پەیدای کردو ئەو نان لە بردمی تۆ دانراوە بۆ نمونە جەنابەت دەفەرمووی سخاوەن تەکسیە کرێکاری دەکا مۆزەفە پارەکەی حەڵاڵە نان خواردن لە ماڵی دروستە بەڵام لە کاتێک کە دروست نییە کە لەسەر نان خواردنە کە عەرەق دانێ با تۆش نەیخۆیەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ من كان يؤمن بالله واليوم الآخر فلا يجلسن على مائدة يدار عليها الخمر هەر کەسێک ئیمانی بەخوا هەیە ئیمانی بە قیامەت هەیە ئەبێ خاوەن هەڵوێست بێ هەڵوێستەکە لە چیا دەرەکەوێ لەوەدا لە هەر مێزێکە لەسەر هەر سینیەکە لە هەر میوانداریەکە عەرەقی لەسەر دانرابوو تۆ نابێت لەسەری دانیشی نەکرێ بڵێ نایخۆمەوە نەوە هەر هیچ نایخۆیەوە هەر نابێت لەگەڵیشی دانیشی جا ئەگەر لە ماڵەکە کابرا لەگەڵ سفرەکەی تۆ لەسەر سینیەکە و لەسەر مێزەکە هیچ عەرەق و مادێکی حرامی لێ نەبوو شلە و برنج و گۆشتان بەیەکەوە دەخوارد یەخوانەوەی جانتان بێ ئەو نانە بۆ خۆی حەڵاڵە بەڵام کە کابرا بڵێ وەڵام من عەرەقی خۆم لێرە دادنم کاکی میوان تۆ مەیخۆوە تۆ نابێ هەر ئەسڵان لەسەر سینیە دانیشی لەسەر ئەو سفرە و لەسەر ئەو مێزە دانیشی بەڵام کە عەرەقی لێ نەدەخورایەوە کابرا بۆ خۆی گوناهبارە بەڵام نانەکەی حەڵاڵە چونکە ئەو کەسابەتەی پەیدای کردو بە عەرەق فرۆشی پەیدای نەکردووە ئەو بابەتی چڕون و ئاشکرا بۆ مڕوونکردنەوە کاکە ڕزگار دەڵێن مانای قورئان واتە لە قیرائەتەوە هاتوواتە ئەو قورئانە هەمیشە دەخوێندرێتەوە
هیچ کتێبێک نییە لەسەر زەویدا بە ئەندازەی قورئان بخوێندرێتەوە هیچ کتێبێک نییە لەم سەر زەویەدا بەردەوامی خوا لەسەر دەم و لەسەر دەستان لەبەر چاوان بێ هیچ کتێبێکم پێ بڵێ لەم سەر زەویەدا 24 سعات یعنی من دایدەنێ شەش هەڵی دەگرێت بە 100 کەس لەوێت دەورەیەک لەوێ فەقەیەک لەوێ کولەی شەریعە لەوێ دکتۆرێک لە عادەکەی خۆی خەریکی قورئان خوێندنە خەریکی گوێگرتنە قورئان واتە هەمیشە خوێندنەوە ئەو کتێبەی بەردەوام دەخوێندرێتەوە قەت داناندرێەوە قەت پێوە نادرێ لێرە من دامنا ئەو هەڵی دەگرێت ئەو دەیخوێنێتەوە لەو سەری دنیا بۆ ئەو سەری دنیا بەردەوام هیچ کتێبێک بەقەدر قورئان خوێندنەوەی نییە واتە قورئان کتێبێکە کە هەمیشە بەردەوام دەخوێندرێتەوە سپاس بۆ پرسیارەکان کاکە ڕزگار کاکە عوسمان دەڵێ خێزانی خەوی بەخواوە بینیوە زانیان لەسەر ئەوە ڕازیاوازیان هەیە هەندێک لەن ئەو خەوە هەر ئەسڵان بەتاڵە خەو بەخواوە نابیندرێ زانایانێکیش هەند بەڕەیان وایە ئەڵێن بەڵێ دەکرێت مرۆڤ خەون بەخواوە ببینێ دەنگێک ببیستێ هەندێک قسەی پێ بڵێ من خوام دەڵێن ئەو خەونە ڕاستە ئەو خەونە لایەن شەیتانەوە نییە واتە زانایان ڕازیاوازیان هەیە لەسەرەوە هەندێک بەلایەنەوە ئەسڵەن ئەو خەونە هەر ڕاست و دروستی تێدا نییە ئەوە شەیتانە و بەو ناوە ویستێتی مرۆڤێک بخەڵەتێنە بڵێ من خوای تۆم و ئەوە هەندێکیش لە زانایان دەفەرمون دەکرێت نەخێت دەکرێت مرۆڤ خەو بەخواوە ببینێ خوا نابیندرەوەینە شتێکی بینیوە وای زانیوە کە خوای بەڵام دەنگێکی بیستەوە وتێتی من خوای تۆم ئاگاداری فڵان شت بە موژدەیەکی پێدابێت لە شتێک لە ترسێک ئاگاداری کردبێتەوە دەکرێت خەونی ئاوا لەسەر قەولی ئەو زانانە ڕاست بێت ئەوەیە کاکە عوسمان ئەگەر ئیشاڵڵا بە ئیزنی خوای گەورە لەسەر قەولی ئەو زانانەی کەڵێن خوا خەونی پێوە دەبیندرێ بە ئیزنی خوا خێزانت ئەهلی عیبادەتە ئەهلی دڵپاکیە ئەهلی خێزانێکی ئافرەتێکی باشە لەگەڵ جەنابتە ئینشاءڵڵا بینینی خوای پەروەردگار خەون بینین لەخواوە بۆیەوە دەبێتە مای خێر و بەرەکەت لەسەر قسەی ئەو زانانەی کە عەرزم کردی بەلایەنەوە دروستە خەون بە خوای پەروەردگارەوە ببیندرێ دایکی محەممەد دەڵی پارەمان نامێنێ دڵن زندەی باوە ئەسڵ و ئەساسینی ئەوە شتێک هەیە لە ماڵەوە جا منداڵێکە نازانێ ئتر کەسێکە محتاجی هەیە و لە ڕووی ناداوا لە خاوەنی ماڵ بکەنەوە وەڵاوەرە کامیرەیەک بۆ دانەیە کامیرەی ورد هەیە ئەوانی کە لە کامیرە شت دەزانن بزان داخۆ جنیانە با بە جن پارەی بۆ چییە بەستە زمانە ئێمە هەموو گوناهەکانمان دەخینە سەر جن نەخێر ئەو جنە لە ماڵەوە مرۆڤە جاوە مناڵەکە بە شوێنی پارەکە فێر بووە گەنجێکی ماڵەکەی و محتاجی هەیە و بەداخەوە لە دایک و باوکی ڕانەبینیوە ئەبێ وریای ماڵی خۆتان بن دڵنیا بە هەر لە ماڵی خۆتاندایە ئەوە جننی نییە ئەوە مرۆڤێکە کە هەستی پێ ناکرێت بەڵام دەڕێکی کامیرەی وردوانەوە گە بزانە فیتنەی لێ پەیدا نابێ یان ئەو کەسێک کە پارەکەی هەیە تۆ لە شوێنێکی قایمتر لە قاسەیەکی قایمترە شوێنەکەی ئاڵوگۆڕ پێ بکەی مەسافەیەک لە لای کەسێکی ئەمیندارە کە بزانی پارەکە نافەوتێ لە ماڵی خۆتەوە بیگوازە بزانە ئەو جنە چی پێ دەکرێت نانە ئەو شتانە ئەسڵ و ئەساسی نیە دایکی محەممەد جن پارە نابە لە خەو مامار دەبینم هەرەوەی ئەو ناڕەحەتی کە لە ماڵەوەتانەوە هەیە تۆ باسی جنوکە لە ماڵتا بکرێ بڵێن پارە جندەی با وڵا خەون بە مار و ئەژدی هاشەوە دەبینی ئەو فکرە ناخۆشانەیە کە ڕۆژانە لە ماڵەوە لە ماڵیەوە باز دەکرێت شەو لە خەوەدا لەبێتە مار و دوو پشک و شەوانە دەیبینی ئەو خەونە هیچ ئەسڵ و ئەساسی نیە پەنا بگرێ بەخوا کە هەستای سێت بەلای چەپا فڕێدە و شایەتمان بێنە سڵاو لەسەر پێغەمبەر لێ بدە صلی الله وسلم بڵێ یا ڕەبی خوایە ئیسلاحی حاڵمان بکەی یا ڕەبی خوا لە بەڵاو لە شەڕی شەیتان و لە هەموو خراپەیەک بە گەورەی خۆتمان پارێزی ئەو خەونە هیچ خراپەیەکی بۆ ئێوە تێدانێ ئەو فکرکردنەوەی ڕۆژدانە ئەڵێ مێردەکەم موبایل زۆر بەکاردێنێ دەڵم قورئانێک شتێک لێ بدا حەدیثێک گوێ بگرە ئافرین ئەمر بە چاکەوتە هی لە خراپە لە بینی ژنومێردا زۆر شتێکی باشە بەڵام بە حیکمەت بەڵام بە زمانی شیرین عەرزم کردن وەکو کابرا کەوتی وەرە بچین بۆ نوێژی جەماعەت یەکەم جار وای تووڕە کرد هەر دی نوێژەکەش لە مزگەوت ناکەم دووەم جاریش هەر هەمان نەسیحەت بوو هێندە بە جوانی پێوت کابرا زۆر بە ئامادە باشیەوە هات و سوپاسیشی کرد و دوعای خێریشی بۆ کرد ئێستا جەنابەت بڵێ وەرە ئەو کەسێک کە موبایلیان هەیە و پێوەی مبتەلا بوون لە منداڵەوە بەداخەوە تا گەورە ئەم شاشەیە بەردەوام ئەم پەنجەیە هەردێ و دەڕوا ئیتر خۆ تەواویش نابێ ئەو دەریایە قەت تەواو نابێ جا لە وڵاتی ئێمەش گەرما و گەرم خۆ قەت هەواڵ تەواو نابێ فڵان کەس مرد و فڵان کەس تەلاق درا و فڵان کەس ماڵی وێران بوو فڵان کەس یەکەم بوو فڵان کەس دەرنەچوو هەر خۆ هەواڵ لە وڵات ئەو سارێکە وەرگەڕا و فڵان کەس تێدا چوو ئەوەندە بریندارە هەیە و جاوە فەیسبووکە خۆ قەت تەواو نابێ بەڵام دەکرێ ژن و پیا بە یەکەوە بڵێن ئافرەتەکە شاوکاری بێ دایکی محەممەد بە زمانی کشین بڵێ پیاوە شیرینەکەم خۆشەویستەکەم وەرە با بە ئیزنی خوای گەورە خەرمانی قیامەتمان توێشەبەری قیامەتمان پڕکەین وەرە با 20 دقیقە گوێ لە قورئان بگرین لە قورئان بەماناکەیەوە وەرە با گوێ لە وتاری مامۆستا فڵان کەس بگرین مامۆستاک بەدڵی خۆتان هەڵبژێرن شەر نییە جاواب 24 ساعت بێ شەو ڕۆژێک دیاری دەکەین لە شەوێکە ساعاتێک با بۆ خوا تەرخانکەین با وا بزانین لە مزگەوتان لە عیبادەتین
ولا سيري فيلمێکی حیوانات دەکەین کە گەورەی خوات بۆ دەرەکەوێت سبحان الله ئەم هەموو زیندەوەرە هەمووی دەسەڵات و گەورەی پەروەردگار نیشان دەدا کە ئەم خالقە نەبێ ئەم هەموو لەناو بەحرە لەناو غاباتەکاندا هەموو ژیانی چۆن دەڕوە چۆن یەکتر دێنێ و دەبا هەمووی بەڵگەیە لەسەر دەسەڵاتی خوا کاتێکت بە فیڕۆ نەدا سبحان الله والحەمدولله لەگەڵا کرد بەڵام دەکرێت هەمومان ئەمر بە چاکە و نەهی لە خراپە بە تایبەتی لە نێوان ژن و مێردەکاندا بەڵام بە زمانی شیرین خوا نەخواستە نەبێتە مای بێزاربوون و ئینکاری ترکردن و زیاتر خراپبوون لە سەکارەکە ومێدی بەختەوەریتان بۆ دەخوازم خوشکە ئارەزوو دەڵێ برایەکم تەلاقی خواردەوە من ناتوانم لە بەرنامەدا باسی تەلاق جواب بدەمەوە بەڵام ڕێنمایی بەرەڕێز دەکەم خوشکە ئارەزوو ئەو برایەت پێش ئەوەی بچێتە ماڵی براکەی سوێن بە تەلاق بابەتێکی ئەوەندە هین نییە بڵی تەلاقی پێ دەکەی بەڵام پێویستی بە سەردانی مامۆستایەکی بەڕێزی مزگەوتەکەی خۆتان هەیە هەر لە نزیکە ئەو مزگەوتەی کە لێتان نزیکە ئەو بابەتەوەندە قورس نییە لێ قورسکەم بڵێم وڵا بڕۆ بۆ لیژنەی فتوانە بێ و چارەسەری نییە بەڵام هەموو قسەیەک لە ئیسلامدا باجێکی هەیە مامۆستایانی پێشینی ئێمە مامۆستاکانی ئێمە مامۆستای مامۆستاکانان هەزار ڕەحمەتی خۆیان لێبێ ها کەسێ وشەی تەلاقی بەدەما هاتوێ یەکسەر ناوەتۆ هیچ نییە وتویان ئەم وشەیە نابێ یاری پێ بکرێ ئەبێ باجەکەی بدەیت بڕۆی بە دوویدا لە خزمەتی مامۆستایەکە دانیشی بڕۆی پرسیاری بکەیت کارەکە لێ قەدەغە بێ لە خێزانە نزیک نەکەوێەوە با تەمێبی با فێر نەبی هەر کەسە وشەی تەلاق یاری پێ بکا و باسی خێزان و تەلاق و خێزانەکەی بێنێتە گۆڕێ بە ئەم برایی بەڕێزی شت بۆی لێ بێتە دەرس و عیبرەتێک بچێتە خزمەت مامۆستای گەڕەکەکەتان مامۆستای مەحەلەکەتان مامۆستای مزگەوتەکەتان بڵێ مامۆستا من هەڵەیەکی ئاوام کردووە مامۆستای بەڕێزیش بە دڵنیاییەوە گوێی بۆ دەگرێ و هەندێک نەسیحەتی خێری دەکا کە ئینشاءالله لە داهاتوودا تووشی هەڵەی ئاوا نابێتەوە بە ئیزنی خوای پەروەردگار باوکی محەممەد دەڵێ کچێکم بە شوو داوە دوو مناڵی هەیە ئێستا مێردەکەی لەگەڵی خراپە یعنی شتیان بۆ ناکڕێت لەگەڵیان خراپە بەهانەی پێدەگرێت لی بستێنمەوە گونەهبار دەبم برا شیرینەکەم دوای دوو منداڵ مرۆڤ ڕەفتاری دەگۆڕێ ینی دەست چاکەوە بۆ خراپ لە خراپەوە بۆ چاک برا ئەم کوڕە چاک بۆ ئەوەڵی بەداخەوە بەرەو خراپبوون ڕۆیشتووە بەڵام ئەگەر کێشەکە لەسەر نەکڕینیشتا ئینسان شت بە چێ دەکڕدرێ ئێمە عەقڵ و لۆژیکمان هەیە بیری پێ بکەینەوە کاکی بەڕێزم کاکی باوکی محەممەد ئافرەت هەر سروشتی خۆی وایە بەردەوام داوای شت دەکات هەنی وعیبە نییە بۆ ئافرەت چونکە گەوانە بۆە ماڵ دروست نەدەبوو بەخوا من وەکو خۆم معنی هەر لە بیر منە پیاڵەیەکم بۆ ماڵەوە کڕی بێ ئەگەر چوم کتێبم بازار کڕی بێ هەر لەوە جەنابەت چوبی لەوە چێ پێداویستی پیشەکەی خۆت کڕی بێ بەڵام ئافرەتان وانین ئافرەتان حەزیان بەشتی ماڵە هەر ماڵ ئاوا دەڕازێتەوە خوا ئەم سروشتەی وا دروست کردو پیاوان ئەوەندە حەز و تەرکیزیان ناچێتە لەسەر کەلوپەلەکانی ماڵ بەڵام ئافرەتان دایمە پێیان خۆشە ئەو شتانی کە دەیبینن بیهێنن ماڵەکان ڕازاوەتر بێ یعنی دەڵە ژن و ماڵ شێ ماڵ دروست دەکات ژن دروستی دەکات بەڵام شتەکان بە چی دەکڕدرێن بە پارە دەکڕدرێن خۆ تۆ دەچی لە بازار داوای شت دەکەی ئەبێ پارەکە لە گیرفاندا بێ لەوە ئەچێ هەندێک جار گرفتەکان بەهۆی ئەوەوەن خاتونی بەڕێز حەزی لە ماڵە حەزی لە شتی جوانە حەزی لە جلی جوانە بۆ منداڵەکانی خوانی بڕێ دوو مناڵی جوانی هەیە حەزی لەوەی وەکو ماڵی خوشکەکەی براکەی براژنەکەی کۆم دراوسەکەی هاوڕێکەکەی هەندشتی جوانی هەبێ قەنەفەکانی تازەتر بن ژووری میوانی هەبێ و ئێستا کەلوپەلەکان زۆر بوون ژووری نووسنی ئاوا بێ و یان پیاوەش کە گیرفان خاڵی بوو لەوە چێ جاران کەسابەتەکەی باش بوو بێ لەوە چی گیرفانی گەرم بوو بێ دەستی کراوەتر بووە خاتون ڕازی بووە ئێستا تا جەناب بۆ خۆت ئاماژە بە شتێک لە شتی بۆ ناکڕێ شت نەکڕین مادام ئەوەڵی کەسێکی باش و دەستکراوە بووە ئێستا وای لێ هاتوو من لە دڵنیام لەسەرەوەی کە ئەمە بێ گیرفان بەتاڵیە ئەمە بێواریداتیە ئێستا بازارەکان بەڕاستی هەمومان هەلی کەسابەتی ناو بازارین وەڵڵاهی داهاتەکان کەم بوون تۆ سێرێم حرام خۆرانە مەکەوەی کە فول لە دووە ناکا و لەم لاولا هەمووی چەپ و گوب دەدا ئەوە جیاوازە بەخوا ئەوەی بەدوی پارەی حەڵاڵە بگەڕێ بڕاتان هەبێ ئەو کەسابەتەوە وەکو جاران نەماوە ئەو پارە مۆڵە دەست ناکەوێت ئەو کەسابەت و گەرمیە نەماوە لە بازارە لەبەرەوە دەبێت ئافرەتەکەش هاوکاری بێ من بە جەنابەت دەڵێم قەت پشتیوانی کچەکەت مەکە و ڕێی نیشان مەدە بڵێ کچم لێ قبوڵ مەکە خۆپاروێنان لە ماڵی باوەکتا هەیە ئەوە گەورەترین هەڵەیەکە بەرامبەر بە کچەکەت دەیکەی چونکە بەدبەختی دەکەی فەرەز نەوا لێت ساندەوە و کە براش بێم نەدووکتی تەلاقی دەدەم ئەمجا مناڵڵای باوکی بێ کچەکەی تۆ جەرگ سوتاو دەبێ دوو مناڵڵای بێ و لە ماڵەوە لە لای بن هەموو ڕۆژەکە سەیریان دەکەی و باوکیان لەگەڵ نیە برینێک دەکەوێتە جەستەتەوە کچەکە تەلاق درازارە شەشوی بۆ ناکرێتەوە چیاڵە شوو بە پیاویشکی ئاوە باسیش بکاتەوە لەبەر ئەوە کاکەی بەڕێزم هەر چۆن ئێمە بۆ خۆمان خاوەنی هەمومان خاوەنی کچین الحەمدولله چۆن کوڕەکەمان ئەگەر محتاجی هەبێ
وڵی لە دەمی خۆمانی دەگرینەوە دەیدەینە کوڕەکەمان دڵێن کوڕم خۆم کرێخانەکەت بۆ دەدەم با لەگەڵ خێزان تا بین هەندێک نەچێ کوڕی شیرینم یارمەتیت دەدەم مانگانەیەکت دەدەمێ بۆی خێزانەکەتان بەختەوەر بێ باشە کچەکەشمان هەر ئەولاد نییە بەڕێزان هەر ئەولادە فەرقی چێ لەگەڵ کوڕەکەیە ئەگە زانیت لێ بکۆڵەوە ئەگە کێشەکە مادیە کچەکەت حەقی خۆەتی هەندە شتی بێ بەڵام کوڕەکەش حەقی خۆەتی کە گیرفانی خاڵی بێ یان پیا و دوورتر بیر دەکاتەوە ئەڵێ ئافرەت وەڵڵاهی دنیاکە هەموو ڕۆژە لەوە ئەم بارودۆخە نەبێ پێویستە هەندە پاشەکەوتمان هەبێ بۆ نمونە ملیۆنە دینارمان لە ماڵەوەیە خۆ دەتوانین بچین قەنەفەکانمانی پێ بگۆڕین بەڵام ئەخە پێویستە ماڵک ملیۆنە دیناری تێدا ببانی نەخۆشێکمان هەبوو عیادیەکمان هەبوو میوانێکمان هەبوو منداڵێکمان هەیە منداڵی سێممان بەڕێوەیە ینی ئەم پیاوە دوورتر بیر دەکاتەوە قەیچێکە بە ئەم ملیۆن دینارەمان لە پاشەکەوتە هەیە با سەرفی نەکەین ئەمە ڕەزیلی نییە ئەمە عاقڵمەندیە جەنابەت ئەگەر ئیمکانیەتت هەبوو لە جیاتی ئەوەی پشتیوانی کچەکەت بکەوی لە کابرا تووڕەبی وەڵە کوڕی شیرینم وەرە برا شیرینەکەم وەرە باوکەکەم تۆ کوڕی ئەم ماڵەی هەوڵ دەدەم ئەگەر لە توانامدا هەبێ وەڵا یارمەتی مادیت بدەم ئەگەر گرفتەکەت نەبوونی و نەداریە بە هەردووکمان قەنەعەت بە کچەکەم دەکەین ئەویش مەسافەیەدان بە خۆیدا بگرێ لە جیاتیەوەی هەرچی چاوت پێکەوت و حەزل لێبوو بیکڕی نەخێت کامەی زۆر پێویستیمانە کامەی ماڵەکە زۆر لەسەری پەچی کەوتووە ئەوە دەکڕین ئینسان ئەگەر گیرفانی خاڵی بوو و ئافرەت زۆری داوالێکە زمانیشی خراپ دەبێت یعنی پەس دەبێ ئەمجا قسەی نابەجێ دەکا بەرامبەر بە ماڵی خەزوری بەرامبەر بە ژمبرای بەرامبەر بە خوشکەکانی بە هەمووی دادێتە خوارەوە نیشانەوەی پەست کراوە نەخێر من باوکی محەممەد من وەکو برایەک پێت دەڵێم ئینشاءڵڵا تۆ باوکی کچەکەتی ئەبێ باوکی زاواکەشت دەبی ئەویش عینەشت کورتە نەسیحەتی خێری بکە دوو بە دوو بە بێ کچەکەت بڵێ کوڕە شیرینەکەم وەڵڵاهی من ئەوەڵ جار زۆر لە تۆ مەمنون بووم وەڵڵاهی سوپاست دەکەم هەتا دوو مناڵیشتان بووە ئەلحەمدولیلا خوا دوو گوڵی داونێ من گلەیم لێت نەبووە بەڵام هەز دەکەم ساردێک لە بینی تۆ کچەکەمدا هەیە ئەوە کچمە تۆش کوڕمی بە بەختەوەریتان خۆشحاڵم ها زمانی شیرین چەند فەرقی هەیە والله دێ دەستی شت ماز دەکا و بە خۆشیا دەچێتەوە بەڵام لی تووڕەبی و سەرزەنشتی بکەی جارێک یەک دوو جار لەوە چێ وەکو باوکێک وەکو مامێک وەکو خەزورێک احترامت بگرێ بەڵام دواتر وای لێدە هەر احترامیشت ناگرێ هەر گوێشت بۆ ناگرێ لەوە چێ ڕۆژە بەگرشیش تا بێتەوە خۆوانی خەزوریان کوشتۆ بەڕێزان یەکەم جار نییە ینی دو سێ جار ئامۆژگاری لێ تووڕەبوون ئاخری تفەنگی لێ دەستداوەتێ بەتابەتی گەنج ئەمڕۆ هەمووی ئەوەندەی فلیم و ئەم لاولا و کوشتن و بڕین بینیوە دەبێت زۆر وریابی چۆن لەگەڵ کوڕەکەدا بە نەرمی تەعامل دەکەی وەڵڵا لەگەڵ زاوەکەشتا ئەوە بە نەرمی تەعامل بکەی ڕەحمەتی خوا لەو پیاوە بێ کە هەمیشە هانی کچەکەی دەدا کە ڕێز لە مێردەکەی بگرێ کە دەست پێوە گر بێ کە شاد و شکر بێ بڵێ کچە شیرینەکەم تۆ دوو مناڵت هەیە خەڵکێک هەیە هەموو سەروەتی دنیا دەدا بەس لە پێناوی بێتە دایەک تۆ دوو مناڵ پێت دەڵێ دایەکیان لەبەر خاتری ئەوەی کە خوا دوو گوڵی پێبەخشیوی کە مێردێکی پێبەخشیلەوە چە ڕەفیقی تۆ هەبێ وەستا لە ماڵی باوکیا دانیشت بێ ئاوا نەسیحەتی خێری کچەکانمان بکەین دڵنیام ئینشاءالله ڕەحمەت و بەرەکەتی خوامان بەسەرا دەڕژێ کاتی بەرنامەکەمان کۆتایی پێ هات بابەتەکە مابووی لەسەر ئەمر بە چاکە و نەهی لە خراپە بەداخەوە بۆمان تەواو نەکرا خوا لێمان قبول کاگە قسەیەکی خێرمان کردبێ و لە هەڵەکانمان ببوورێ بچێتە تای تەرازووی خۆم و هاوکارانم لەم پێشکەشکردنی ئەم بەرنامە یەک بەیەکی ئێوەی ئازیز بینەرانی پرۆگرامی خۆشەویستی لە کەناڵی دیمەن هەتا بەرنامەی داهاتوو هەموو لایەکتان بەخوای میهرەبان دەسپێرم وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەڕەکاتوه